جوانانم بینی لێرە ڕۆژ لە دایک بوو نیشانەی کامتانەوە ئیتۆیە یاخواتە منە درێژ بێ چۆنیت سپاس باشم سپاس باشی زۆر سپاس مەمنون ڕۆژ لە دایک بوونت پیرۆز بێ ئیشەڵڵا هەزار ساڵ بی بگەی بۆی لە دڵتە ئیشەڵڵا ئینشاءالله گەتەش زۆر سپاس ناویتە چییە؟ فاتیمە فاتیمە خان ئەوانە خوشکی تۆن؟ نە خارزان منە وارزای تۆن یێنەکەتە خوشکەزات؟ آه. یعنی دایک و باوکی تۆ زۆر زوو زەواجیان کردووە بەلێ باشە با بشمەلاوانش چۆنی گوڵەکەم باشم سپاس باشی تۆ ناوی تۆ چییە؟ هێلین گوڵەکەی من تۆ خوێنکاری یان خاتوونی ماڵیت؟ نە ئەخاتی نەماڵێم باشە زۆر باشە تۆ چۆنی؟ باشم سپاس ناوی تۆ چییە؟ ڕیشما ڕیشما؟ آه. ڕیشما یعنی چی هندی ئەو ناوە؟ بەلێ کێ ناوی لە ناوی؟ وەڵام مەتە من کێ؟ مات یعنی پورت خوشکی باوکت دنیا خوێندکاری تۆ؟ نە تۆ شەر لە ماڵی؟ بەلێ زۆر باشە ئێوە ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە بێردەیتان هەیە ڕسمی جانجان بگرن ئەنج مەجێتە پرسیارتان لێکەم ئەگەر زانیتان ئەبنە خاوەن خەڵات بۆ تۆش خەڵاتی تایبەتم هەیە لەبەر ئەمڕۆ ڕۆژ لە دایک بوونتە من خەڵاتی خۆم پێشکەش بەتەوەکەم باشە؟ زۆر باشە بەزێەوە هیچ شتێکی خۆشم پێشکەش ناکەن؟ وەڵاز نە بۆ؟ ناوەڵە نکتەیەکی خۆش بێ بەسەراتێکی خۆش بێ وەڵاز چن یعنی ئێستا تۆ پوریەوانی؟ والله خۆشە پورتانەوەها گەنجە زۆر خۆشەو نییە؟ زۆر باشە چ شتێکی پورت زۆر بەدڵە؟ وەڵا هەموو شتێ هەموو شتێک؟ بەلێ زۆر باشە ئەی تۆ؟ وەڵا هەموو شتێک لە چ شتێکە زۆر عینادا یان بۆ نمونە بڵێ ئینکارە؟ وەڵا زۆر عینادا؟ بەلێ تووڕەیە؟ زۆر والله لە فەیسی وا دیار نییە زۆر باشە ئێوە هیچی خۆشم پێشکەش ناکەن تۆ شتێکی خۆشم پێشکەش ناکەی؟ ناوەڵا بۆچی؟ وەڵا ئاساشی مەتە دەی تۆ شتێکی خۆشم پێشکەش ناوە. مایکەکەیان سوڕان دەلای تۆ هێزستان هیچ شتێکی خۆش نییە بەسەراتی خۆش لەگەڵ پورت بێیان لەگەڵ ماڵێ بێ ڕوویدا بێ ناوەڵە هیچتان لەبیر نییە؟ نە شەبام پرسیارەکەتان لێ بکەم مادەم حەستان لە چ پرسیارێکە؟ لە چ شتێکە لە بچی بوارێکە زۆر باشن؟ بۆ نمونە کچە وەرزشی بێ ئاینی بێ گشتی بێ هەر گشتێکەتان لێکم باشە؟ ئەڵێت چەند پەلەوەر لە قورئاندا ناوی هاتووە ژمارەیەکم پێ بڵێن هەموویان سامت بوونە یعنی بۆ نمونە کچە پەلەوەر هەنگ چ بێژنە پەلەوەرێ وڵا سوزام بۆ ها مەڕ و بزن و ئەوانە ئێ باشە ئەڵێ چەند پەلەوەر لە قورئاندا ناوی هاتووە چەند پێنجە سەد هەشتا هێشتا وەرە خوارێ لە پێنج بۆ توێ سەد تۆ سی نا هێشتا وەرە خوارێ چل هێشتا وەرە خوارێ حەفت سێ پلیکانی تر سێ قاڵمەی تر بڕۆستەرەوە یازدە دە پەلەوەرە ئەو خاتونەیان زانی باشە با من پرسیارێکی تر لەو دوانەتان بکەم ئەگەر نەتانزانی چاڵنجێکتان پێکەم باشە پرسیارێکی وەرزشیتان لێکەم لەگەڵ وەرشا بینتان چۆنە وەڵام باینەم گوارد شێکمە مکای پێنا ئەمنیش باشە ئەو پرسیارتان لێکم ئەگەر نەتانزانی چاڵنجەکەتان پێکەم باشە پرسیارەکەی من ئەڵێت باشترین گۆڵچی یاری تۆپی پێی مۆندیالی 2006 چ گۆڵچێک بوو لاسنێ نزانم چکاس من کای فرد شێنەوەت وازە لێ شەرەزۆش نیمە وەڵاش سێرەکە بگۆڕە نایگۆڕم چاڵنجێکتان پێەکەم باشە بێ ئەوەی سێری مۆبایلەکەت بکەی پێم بڵێ ڕێژەی شحنی مۆبایلەکە چەندە ئەگەر بە نزیکراوەیش بێکێشە نییە هەشتا و شەش هەشتا و شەش ئەتوانین بیبینین بەس بیبینم هەشتا و حەوتە هەشتا و حەوتە هیچ کێشە نییە من وتم ئەگەر بە نزیکراوەیش بەر قبوڵ بە تۆ چەند باڵانس لە ناو مۆبایلەکەت هەیە باڵانسی مۆبایل تەلەفۆنکردن
هەنگ چ بێژنەوە يعني شو؟ چەند باڵانس لەناو مۆبایلەکە تێ بۆ تەلەفۆنکردن سيم كارد يعني هیچ هیچ دەنیا بۆمان تاقیب بکەرەوە بزانین هیچی تێدایە دەنیە بۆی من بە کامێرەی پیشان بدەین چونکی موبایلەم نییە مۆبایلت لەلا نییە یا نیتە نیتە ئەی بۆ لە ساکەوانەڵی خوشکەوە ناکەشە نییە مشکلە نییە شتێکی خۆشم پێشکەشکە ئێ وەڵی تەسە ئێ بەسەر چون زانم ناوە باشە دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس مەمنون من خۆشحاڵ بووم ڕۆژ لە دایکبوونی تۆش پیرۆز بێ هەر لە خۆشییا بێ ئینشەڵڵا تۆ بوویت بە خاوەن خەڵاتێک لەلایەن ماکسەوە بۆ بڕی 15,000 تو دەتوانانی بچی بازاری خۆت بکەیت لە ناو فامیلی مۆڵە خاتون جان تۆش لەلایەن فامیلی ساڵۆنەوە بوویت بە خاوەندیاری هەر لە ناو فامیلی مۆڵە دەتوانی بچیت ساڵۆنی خۆت لەوێ بکەیت و قژی خۆت لەوێ چاک بکەیت تۆش من بەدەست بەتاڵی لێرە ناڕۆم لەلای تۆ ئیندۆرگەیمان هەیە تۆ ئێوە دەتوان بچن کاتەکانی خۆتان لێوە بەسەر بەرن تەنها بۆ منداڵان نییە گەورەش دەتوانانی کاتی خۆی لێوە بەسەر بەرێت زۆر سپاس خۆشحال بین زۆر سپاس زۆر سپاس دەستەکان خۆش بێت هیچ شتەیە زۆر سپاس دەستەکانتان خۆش